Uzbekistan's FC Pakhtakor in the Sharjah Stadium. As the sun sets, لە دومین یاریەکانی قۆناغی کۆمەڵەکانی خولی یانە پاڵەوانەکانی ئاسیا و لە کۆمەڵی دووەم لە شاری شاریقی ئیمارات باختاکوری ئۆزبەکستانی قووەجەوی عراق بەیەگەیشتن لە نیوەی یەکەم یانەی باختاکور باشتر دەرکەوت و لە چەند دەرفەتێک خەریک بوو تۆڕی گۆڵەکەی فەهەد تاالب بەهەژێنێ بەڵام هێرشبەرانی یانەکە لە گۆڵ تۆمارکردن سەرکەوتوو نەبوون لە نیوەی دووەم پێچەوانەوە یانی قووەجەوی عراقی باشتر دەرکەوت و یاریزانان یانەکە هەموو هەوڵێکیان بۆ گۆڵێک یەکەم سەرکەوتن بوو لە پاڵەوانتێکە بەڵام ئەنجامی کۆتایی یاریەکە یەکسانبوون بوو بێ تۆمارکردنی گۆڵ بۆ ئەنجامە یانەی باختاکور تووشی دووەم یەکسانی هات بە دوو خاڵ لە خانەی دووەمی کۆمەڵەکەی دێ قووەجەویش خاوەنی تەکە خاڵێکە و لە خانەی چوارەمی هەمان کۆمەڵەیە. Just off of the crossbar, Fahd Talib in goal would have had it covered. But in the end, both teams remain without a win after 2 games played. Air Force do get their first point on the board as they share the spoils with Pakhtakor in the Sharjah Stadium.